آمادەبوانی بەڕێز. Yes, exactly. Waiting. بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانی عێراق، بەڕێز جەنابی سەرۆکی دەستهەڵاتی دادوەری عێراق، بەیانیتان باش. بەخێرهاتنتان دەکەم. سوپاسی برای بەڕێزم دکتۆر بەرهەم ساڵح و سەرۆکایەتی زانکۆی ئەمریکا لە عێراق سلەیمانی دەکەم بۆ درێژەدان بە بەستنی دیداری ساڵانەی سلەیمانی. لە یادی تاوانی کیمیابارانی حەلەبجەدا سەری ڕێز لە بەردەمگیانی پاکی شەهیدانی حەلەبجەدا دەنوێنین. هەمومان قەرزداری قوربانیانی خەڵکی هەڵەبجەین. ساڵانێک بوو کارێکی زۆرمان کرد بۆ کردنی هەڵەبجە بە پارێزگا، بۆ ئەوەی قەرەبوو بکرێتەوە و خزمەتی خەڵکەکەی بکرێت. بە ناوی خەڵکی هەڵەبجە و تەواوی هەرێمی کوردستانەوە سوپاسێکی تایبەتی برای بەڕێزم محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی فدرالی عێراق دەکەم کە زۆر دڵسۆزانە کاری کرد بۆ تەواوکردنی ڕێکارەکان. هەروەها سوپاسی هەموو ئەوانەی پێشتریش لە هەرێمی کوردستان و عێراق دەکەم کە کاریان کردووە بۆ ئەوەی هەڵەبجە ببێتە پارێزگای 19هەمی عێراق. داوا لە حکوومەتی فدرال دەکەم بودجەیەکی تایبەتی تەرخان بکەن بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە و قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان و برینداران. هەوڵەکانی حکوومەتی فدرالی و بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بۆ بایاخدان بە هەڵەبجە و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی هەنگاوێکی دەستوری و پاڵپشتکراوە بە بڕیارەکانی دادگا بەرامبەر بە تاوانی ڕژێمی پێشووی عێراق. ئەوە کارێکی تەواو دەستوری و یاساییە کە بۆ خەڵکی هەڵەبجە بکرێت. بەڕێزان، ئامادەبوانی بەڕێز، ئێمە لە هەرێمی کوردستان بە تەواوی پشتیوانی لە حکوومەت و هەنگاوەکانی بەڕێز سەرۆک وەزیرانی فدرالی عێراق دەکەین. لەو کاتەیەوە کە دەستی بەکار کردووە لەسەر بنەمای ڕێککەوتنی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بۆ پێکهێنانی حکوومەت وەک نەقشە ڕێگایەک هەوڵی داوە دۆخی ئارامی سیاسی لە عێراق دروست بکات. هەروەها بایەخی بە هەموو ناوچە و پێکهاتەکانی عێراق داوە و ڕێککەوتن و هیوادارین ئەو ڕێککەوتن و یاسایانەش جێبەجێ بکات. ئەو ڕێککەوتنەی لە چوارچێوەی پرۆژەی یاسای بودجەدا کرا بۆ هەموو عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە کارێکی زۆر باش و جێگەی دەستخۆشیە بۆ حکوومەتی فدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان. چاوەڕێین ئەو ئاراستەیە بەردەوام بێت و یاسای نەوت و غازیش بە هەمان گیانی هاوکاری هەردوولا دەربچێت. ئامادەبوانی بەڕێز 20 ساڵ بەسەر پرۆسەی ئازادی عێراق تێپەڕی و ئەم دیدارە دەرفەتێکی باشە بۆ هەڵسەنگاندنێکی گرنگ کە سوودی هەبێ بۆ داهاتوو. بەڵام زۆر گرنگە هەڵسەنگاندن دوور بێت لە تۆمەتبارکردنی یەکتر لەسەر شکستەکان، چونکە ئەمە شێوازێکی بەسوود نییە و هەمومان لە شکستەکاندا بەشدارین. هەمووشمان پێکەوە لە سەرکەوتنەکاندا بەشدارین. زۆر بن ئەو سەرکەوتن و شکستانە یاخۆت کەم بن. 20 ساڵی ڕابردوو وێڕای هەموو کەم و کوڕیەکان جیاواز بوو لە سەردەمی دیکتاتۆری. لایەنی کەم خەڵکی عێراق ئازادی بەکارهێنا بۆ نیشاننانەوەی زیندویەتی خۆی لە ناوچەکە.
قۆناغی ئۆپۆزیسیۆنی عێراقی هەر لە کۆنگرەی لەندەن و سەلاح الدینەوە تاک و دامەزراندنی ئەنجومەنی حوکم و نووسینەوەی دەستوور سەرکەوتوو بوو. بەڵام دوای ئەوە لادان و هەوڵەکان وردە وردە دەستیان پێکرد و بوونە تەنگەژەی گەورە. ئەوەش بەهۆی نەمانی گفتوگۆی بنیادنەری لایەنەکان و جێبەجێ نەکردنی دەستووری عێراقی. ئامانجی عێراقیەکان لە دروستکردنی عێراقێکی دیموکراتی، فرەیی، مەدەنی و سەقامگیر تووشی شکستێکی گەورە بوو. لەبەر ئەوە بەشداری خەڵک لە پرۆسەی دیموکراسیدا زۆر کەم بووەوە. ئەمەش کاریگەریەکی زۆر مەترسیداری هەیە بۆ سەر داهاتووی پرۆسەی دیموکراسی، بە تایبەتی کە عێراق لە ڕابردوودا ملیۆنان کەس و ملیاردها دۆلاری بەهۆی دیکتاتۆرەوە لە دەستدا و دەیان ساڵی تەمەنی نەوەکانی خستە ناو تند و توژی و جەنگەوە. کۆمەڵگەی مەدەنی و مافە مەدەنیەکانی خەڵک و ژنان بە تایبەتی زیانێکی گەورەیان لێدرا. ئەمە جارێکی دیکە ڕێگرێکی گەورەی دروست کرد لە بەردەم پێشکەوتنی کۆمەڵایەتی و ژیانێکی سەردەمیانە لە عێراق. ئەمە زیانێکی زۆری بە توانای دەستپێشخەری و داهێنانی عێراقیەکان کرد. دڵنیاتان دەکەمەوە ئەگەر مافە مەدەنیەکان بە شێوەیەکی چاوەڕوانکراو وەک ئەوەی لە دەستووردا هەیە بۆ خەڵکی عێراق دەستەبەر کرابە، ئێستا کۆمەڵگایەکی زۆر داهێنەرمان دەبوو، کۆمەڵگایەکی کامەرانمان لە عێراق دەبینی. زۆربوونی ناوەندی بڕیار، بەکارهێنانی چەکی دەوڵەت لە ناکۆکی سیاسی ناوخۆ، شکاندنی باوەری پێکهاتەکانی عێراق لە یەکسانی و بەشداری و هاوبەشی لە بڕیار و بەڕێوەبردنی وڵاتدا زیانێکی یەکجار زۆری بە پرۆسەی سیاسی و دامەزراوەکانی عێراق گەیاندووە. ئەوانەی دەستوریان نووسیوە سەر بە باوەڕ و نەتەوە و پێکهاتە جیاوازەکانی عێراق بوون. تەواوی داوای هەمووان لە دەستووردا نەنووسراوە و نەچەسپێنراوە، بەڵام هەموویان لەو باوەڕەدا بوون دەستورێکی باشیان نووسیوە کە دەتوانێت عێراق بکات بە وڵاتێکی هەمووان و بیکاتە عێراقێکی فدرالی و دیموکراسی و پێشکەوتوو. بەداخەوە دەستور جێبەجێ نەکرا. ساڵی 2017 لە هەرێمی کوردستان لیژنەیەکی پسپۆر 57 مادەی دەستوری پەیوەست بە سیستەمی فدرالی و مافەکانی هەرێمی کوردستانی دەست نیشان کرد کە هەتا ئێستاش جێبەجێ نەکراون. بەو هۆیەوە خەڵکی کوردستان حەست ناکەن سیستەمی فدرالی عێراق جێبەجێ کرابێت. ئەگەر فدرالی بە پێی دەستور جێبەجێ بکرابە، خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراق ئێستا هەستیان بە یەکسانی و هاوبەشیەکی ڕاستەقینە دەکرد. زۆر کەس هەرێمی کوردستان بە جێبەجێ نەکردنی دەستور تۆمەتبار دەکەن. دوای 20 ساڵ ناڵێن ئێمە لە هەرێمی کوردستان بێهەڵە بووین. هەموومان لە عێراق هەڵەمان کردووە، بەڵام دەبێ سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین. سەرۆک مەسعود بارزانی و خوا خۆشبوو سەرۆک مامجەلال تاڵەبانی زۆر هەوڵیاندا بۆ جێبەجێکردنی دەستور. سەرۆک بارزانی چەندین جار هشداری دا کە دەستور وەلانراوە و ئەمە عێراق تێک دەدات. سەرکردایەتی هەرێمی کوردستان هەستیان بە پرپرسیارەتێکی زۆر دەکرد بۆ جێبەجێکردنی دەستور وەک وەفاداریەک بۆ هەموو پێکهاتەکانی عێراق. ئێستاش ئامادەی هەموو شتێکین بۆ ڕاستکردنەوەی دەستور. دوای 20 ساڵ دەبێ هەموومان بە بەرپرسیارەتی هاوبەش هەڵبگرین و چارەسەرێکی مامناوەندی وا بدۆزینەوە کە هەموو لەم وڵاتەدا خۆیان بە
سەرکەوتوو بزانن لە پرۆسەی سیاسیدا. بەڕێزان، گۆڕانی کەش و هەوا تا ساڵی 2050 دەبێتە هۆی ملیارێک و 200 ملیۆن کەس ناچار بن لە شوێنەکانیان کۆچ بکەن. بەداخەوە بە پێی لێکۆڵینەوەی بانکی جیهانی و نەتەوە یەکگرتووەکان، عێراق یەک لەو 5 وڵاتەیە کە زۆرترین کاریگەری لەسەر دەبێت. ئەمە بابەتێکی زۆر جددی و ژیاریە. دەبێت گفتوگۆی نێوانمان زۆر بکات بۆ دویزینەوەی چارەسەر. دەبێت گفتوگۆی زۆر لەگەڵ وڵاتانی ناوچەکە بکەین، بە تایبەتی تورکیا و ئێران بۆ کەمکردنەوەی زیانەکانی ئەم گۆڕانە و کەم ئاوی لەسەر عێراق. کۆنفرانسی هەفتەی ڕابردوو لە بەسڕە و پشتگیری نەتەوە یەکگرتوەکان و وڵاتانی دۆست لە بەرنامە و هەنگاوەکانی عێراق مایەی خۆشحاڵیە. مەترسیەکی دیکە لە عێراق پشتبەستنە بە نەوت وەکو سەرچاوەی سەرەکی داهات. بەهۆی گۆڕانی گەش و هەواوە هەوڵە خێراکانی گۆڕینی سەرچاوەکانی وزە و شێوەی ژیان لە جیهان، ژیانی خەڵکی عێراق لە داهاتوودا دەکەوێتە ژێر مەترسیەکی یەکجار گەورەوە. بە تایبەتیش کە ژمارەی دانیشتوانی زۆر گەورە دەبێت و زیادبوونی بەشی بەکارخستن لە بودجەدا ئەرکی حکوومەتی فدرالی زۆر قورس کردووە. عێراق پێویستی بە پلانێکی ئستراتیجی و پرۆژەی زۆر و جیاوازە. دەبێت پارەیەکی زۆر لە پرۆژەی ئستراتیجی خەرج بکات بۆ ئەوەی وڵاتەکە بە سەلامەتی بۆ ژیان بمێنێتەوە. بەڵام خەرجکردنی داهات لە موچە کە ئەویش بەشە هەرە زۆری بۆ کڕینی پێداویستیەکان دەچێتە دەرەوە، وا دەکات مەترسیەکان زیاتر بێت. ئامادەبوانی بەڕێز، عێراق خاوەن دەوڵەمەندیەکی گەورەی مرۆیی و سروشتیە. دەکرێت بە باشترین شێوە بقۆزرێتەوە تا ببێتە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان و شوێنی و پێگەی شایستەی خۆی لە ناوچەکە و لە جیهانیش وەربگرێت. ببێتە یاریکەرێکی دیار کە ڕۆڵی کاریگەر لە چەسپاندنی ئارامی و سەقامگیری و ئاشتیدا بگێڕێت و ببێتە ناوەندی بەرچاوی ناوچەکە. بۆ عێراقێکی ئاوها کە دەمانەوێ، دەبێ عێراقیەکان بە هەموو پێکهاتەکانەوە پێکەوە کار بکەن، بەرپرسیارەتی هاوبەش هەڵبگرن، ئامانج و ئەجێندایەکی کۆکەرەوەی نیشتیمانی عێراقی کە بەرژەوەندی باڵای وڵات بپارێزێ هەمومان کۆبکاتەوە. هەموو پێکهاتەکان لە هەر نەتەوە و ئاین و مەزهەبێک بن، دەبێ هەست بکەن عێراق وڵاتی خۆیانە. دەبێ هەمومان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی لە عێراق ئەجێندای عێراق سەرکەوێت. ئێرادە و بڕیار و سەروەری عێراق و عێراقیەکان پارێزراو بێت. لە دۆخی ئێستای سیاسی و ئەمنی و ئابووری ناوچەکەدا و جیهاندا، عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ تەحەدی و دەرفەتی گەورەدا ڕوبەڕووە. ئێستا کاتی گفتوگۆیەکی ڕاشکاوانە و ئازایانەیە. کاتی ئەوەیە لە عێراق پێکەوە هەمومان بەڕوانگەیەکی هاوبەشەوە سەیری داهاتووی ئەم وڵاتە بکەین. بە پێکەوە کارکردن و تەبایی و یەکڕیزی، بە هاوکاری و بەرپرسیارەتی هاوبەش دەتوانین هەموو سەختی و تەحەدیەکان تێپەڕێنین. دەرفەتەکانیش بۆ ئێستا و بنیادنانی داهاتوویەکی باشتر وڵاتێکی بەهێز و پێشکەوتوو بقۆزینەوە. لە هەرێمی کوردستانیش دەبێ بەگیانی یەکڕیزی و تەبایی و پێکەوەیی کێشە و ناکۆکیەکان چارەسەر بکەین. لەم بارەیەوە هەوڵ و هەنگاوەکانی لایەنە سیاسیەکان بۆ نەهێشتنی تەگەرەکانی بەردەم هەڵبژاردن دڵخۆشکەرن. ئێمە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە کار و هەوڵەکانمان بەردەوام دەبین بۆ تێپەڕاندنی کێشە و ناکۆکیەکان. پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی وادەی هەڵبژاردن دیاری بکەین و پرۆسەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. جارێکی تر لە سلێمانیەوە بە خێرهاتنی هەموو لایەکتان دەکەم و زۆر سوپاس.